لە ستۆدیۆکەیدا خەریکی کێشانی تابلۆیەکی پۆرترێتە. نامۆ شێوەکارێکی گەنجی شاری سلێمانیە کە لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و کەرەنتیندا دەستی کردووە بەکردنەوەی خولی ئۆنلاین بۆ وێنەکێشان. بۆ نامۆ سەرروکار لەگەڵ وێنەکێشاندا بۆ ڕۆژانی منداڵی ئەو دەگەڕێنەوە و لەوێوە گەشەی بە هونەرەکەی داوە. هەر لە مناڵیانە خولیایەک بۆ لەلام و هەمیشە سەرقاڵی کردوون بە خۆیەوانەوە چوون بە دوایە هەتاکو وای لیاو کە چوومە پەیمانگاوە 5 ساڵی ئێم تاو کردووە 4 ساڵی کۆلەشکە ئێساکۆ تا ساڵمە هێشتا هەر بەردەوامم بەشێکی مناڵی زۆ شیرینە لام کە ماوەتەوانێ ئەو یاریکردنێ بەڕنگ ئەو کارکردنێ لەگەڵ فیگەرەکانە کە هەر لە مناڵیانە وای لێکردوم زیاتر بڕۆم بە دوایەوە قوڵ بمانێ لەگەڵیا ئەمای کردو تاکو ئەم دەقێ ئەو چێژ وەرگرتنە بەردەوام بێ. کارە هونەریەکانی ئەو لە فۆرم و شێوازی جیاوازدا خۆیان نمایش دەکەن. بە زۆرێک لە کارە هونەریەکانیشەوە وردەکاری تایبەت بە خۆی جێدەهێڵێت. بەشێک لە کارەکان هەم واقعیان تایەوە هەم هەنشتیان تایە کە سەر و سروشتە واتە ئەتوانین بڵین هەرێ موبالەغەی تایە کە لە ژیانی ئاساییمانە ئێمە خۆمان نایبینین بەس بەڵام لە ڕووی بیرکردنەوەی منەوانە دەربارەی هەنێ بابەتی دیاری کراوە پەخشکردنیان لەگەڵ مۆدێلە واکات دووبارە بە شێوازێکی جیاوازتر دەربکێتوانێ. لەگەڵ هاتنی کۆرۆنا و کەرەنتین لە هەرێمی کوردستاندا نامۆ هەستاوە بە پرۆژەی کردنەوەی خولی ئۆنلاین بۆ فێرخوازان تاکو ئەو دەمەی لە ماڵەوەن بتوانن هونەر بخڵقێنن. تەلەبەم هەیە لە هەولێرە لە هەڵەبجە لە کەلارە لە کفریە لە کەرکووکە ئەوە تاکو حەدە تەلەبەم هەیە لە دەرەوەی وڵاتە کە توانیوانە بەشداری بکەنتیەوە سوود ببین ئەمە بۆ من زۆر دڵخۆشکەرەیە کە ئەتوانم ئەو شتێک کە وەرم گرتووە و بە هەوڵی ئەوانەیە چواردەور من و بە هەوڵی خۆم بتوانم کاریگەری پێ دروستکەم لەسەر کەسانی تر و دووبارە ئەم زنجیرێ زانیاری ئاڵوگۆڕی دەسا و دەسە بەردەوام پێ بم کە من وەرم گرتووە منیش دووبارە بیبەخشمەوانە بەوانەی چواردەوری خۆم. لە ئێستادا نامۆ لە ستۆدیۆکەیدا لە شاری سلێمانی بەردەوامە لە کاری هونەری و وێنەکێشان و لەسەر کۆمەڵێک پرۆژەی جیاواز کار دەکات. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.